ئیماندارانی خۆشەویست، باس ئەوە ئەکەین ئینشاء الله تعالى لە خزمەتی جەنابتانە تەواوکەری وتاری ڕابردوو باسی ئەوەی کاتێ ئینسان خراپە و خراپەکاری دەکات ئەسبابەکانی هۆکارەکانی چییە، یا نەتوانین بڵێن ئیرادەی خراپەکاری چی وامان لێیەکە ئێمە خراپەکار بین یان خراپە ئەنجام بدەین. ئەم دنیاە جەلە جەلال و خوای پەروەردگار کاتێ دروستی کردووە بۆ چاکە و بۆ خراپە دروستی کردووە، واتە مرۆڤەکان چاکەی تیا دەکەن یان خراپەی تیا دەکەن. نەعوذ بالله بۆ ئەوە نەبێ غەڵەت تێبگەن کە خوای گەورە دنیای دروست کردە بۆ خراپە، نەخێر، بەڵکو ئاکارەکان ڕەوشتەکان ڕەبتە بەوەی کە چاکە بکەی یان خراپە. خوای متعال جل جلاله لە قورئاندا دەفەرمێ فمن شاء فليؤمن ومن شاء فليكفر، ئەوەی کە لە دنیادا هەیە مسلمان دەبێ و ئیماندارە بێ و چاکەکارە بێ هەتا قیامەت، هەشمانە ئیماندار نابێ و باوەڕ ناهێنێ هەتا ئەگەیەتە قیامەت، و خراپەکارە و خراپەکاریش بەردەوامەکە هەتا ڕۆژی دوایی. وقد خاب من دساها، ئەگە تەماشاشکەی مرۆڤەکان هەیە لەگەڵ نەفسی خۆیان ئەدوێ، وقد أفلح من زكاها وقد خاب من دساها. بۆ ئەهلی چاکە بەردەوام نەسیحەتی خۆی دەکا، بەڵام بۆ خراپەش بەردەوام هانی خۆی دەدا بەرەو خراپە بچێ. ئەوانەی کەوا عەقیبە شەڕن بەردەوام هان لە خراپە، ئەو کەسانە دڵیان ڕەش بووە. ئێمە لە هەفتەی ڕابردوو داوتمان ئەو هۆکارانە وایان لێ دێ چیەوە بەردەوام خراپە ئەکەن. یەکەمیان ئەوەیە ئەو ئینسانە ئەو مرۆڤە هەموو خەڵکی بە خراپەکار ئەزانێ. لەم زەمانەدا خەڵک زۆر هەیە ئاوایە، هەرچی بڵێ بڵێ هەرکێ ئەڵێ هەرکێ وابێ، هەرکێ بخەیتە فڵان شوێن هەر وا دەبێ، چونکە لە چاوی خۆی سێر دەکا، چاو دەوروبەرەکەی خۆی سێر دەکەوە، ئەزانێ دنیا هەمووی خراپەکاریە، ئیتر کەسێ چاکی تیا نەماوە، وانییە ئەبێ زۆری یابیت. خوای متعال جل جلاله لە قورئاندا ئەفەرمێ أعوذ بالله من الشيطان الرجيم أم نجعل الذين آمنوا وعملوا الصالحات كالمفسدين في الأرض. ئەی محەممەد صلی الله عليه وسلم پێیان بڵێ ئایا ئەوانەی ئیمانیان هێناوە بەخوا، ئەوانەی کردەوەی چاکەکەن، داوێن پاکن، دەست پاکن، سنگ پاکن، ئەمانە وەک ئەوانن کەوا خراپە و خراپەکاری لەسەر زەویە بڵاوکەنەوە. ئەمە جێگای پرسیارە فی الأرض ئەم نەجعل المتقین كالفجار، ئایا ئەوانەیشی کە لەخوا ترسن وەک ئەو کەسانن کەوا فاجر و فوجوریەت واتە ئیشی خراپە و خراپەکاری پەرەی پێ ئەدەن وەکەوە وایە؟ ئەمە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم خوای گەورە بە پێغەمبەر ئەڵێ کەواتە ئەبێ وریابین ئەفەنەجعل المسلمین كالمجرمین، ئایا مسلمانان وەک مجرمەکان وان؟ نەخێر، تەرازوی خوا قەت وا ناڵێ. نابێت تۆی ئیماندار و مسلمانش وا بزانی خەڵکی هەمووی خراپ بووە، چونکە ئەگەر دنیا هەمووی خراپە بێ و ئەهلی چاکی تیا نەمێنێ، یەک لەحظە دنیا نامێنێ ئیمانداران. یەکێ لە نیشانەی قیامەت لە گەورەکان ئاخر زەمان هەڵەسێ ئەوەیە سەر زەوی چاکەی تیا نامێن، ئەهلی چاکی تیا نییە. قیامەت لەسەر کۆمەڵی خراپەکار هەڵەسێ، ئەو خەڵکەی کەمانەوە هەمویان خراپەکارن، باشەکان خوای گەورەیان باتەوە، ئەوەی ئیماندار و مسلمان بێ ڕازگۆ بێ ئیلا کەمێک نەبێ، ئەو شاینی ئەوەن کە عەزابەکە تووشیان بێ. کەواتە ئەبێ ئینسانی مسلمان وریابێ عەقیبەت شەڕی نەبێ، بیگرێتەوە بزانێ وا بزانێ هەموو دنیای تر خراپە و چاکەی تیان نییە. إبراهيم التيميمي أفرمي قال المؤمن إذا أراد أن يتكلم، إيمان دار أجر جريكتي وشيك بلا قصيك بكا فنظر، يعني نظر فإن كان كلامه لو تكلم، وإن كان عليه يمسك عليه، والفاجر إنما لسانه رسولا يا رسلا رسولا. واتا فرمي إنسان إيمان دار كات يقصدك أمبيا وبشاك فرمي بيش ويقصبك أزاني شي الله حسابي بقصك إخوي كردوه وأقصانشي كأيكا أزاني سبيني محاسبي لسر ذكري. إنساني فاجر ولا رو جنابتان إنسانك كوا حزدك لخرابة وخراكا كاري هەرچی بەسەر زبانێ بێ ئەڵێ و دڵشی ئەوەی کە خراپ بێ حەز دەکا هەر ئەوە بڵێ و خراپەش بڵاو بکاتەوە. دووەمیان
ڕوخسار و تاوانباران واتە دەموچاویان لە ڕۆژی دوایی ئەخوای گەورە دایان دەنا لەو کەسانەی کە خراپەکارن. قورآنی پیرۆز ئاماژەیە کە ئەو کەسانەی کە بەردەوام خراپەکەن و خراپە بڵاوەکەنەوە خوای پەروەردگار باسی شێوازی ئەم خەڵکەمان بۆەکە پێشەوەی ئێمە بچینە قیامەت پێمان دەڵێ پەروەردگار وجوه يومئذ مسفرة ضاحكة مستبشرة ووجوه يومئذ عليها غبرة. تەماشا بکەین باسی دەمچاو و شێوازی ئەو کەسانەی کە تاوانبارن لە قیامەتدا خوای پەروەردگار لەم چەند ئایەتە باسمان بۆ دەکا کەواتە ئێمە بزانین کەسێک کە بەرەو خراپە ئەچێ و خراپە بڵاوەکاتەوە وەسڵی لێ ناکا و بەردەوامە یان لەگەڵ ئەهلی خراپەیە ئەوە تەئکید بە هەر لە دنیادا خوای پەروەردگار باسمان بۆ ئەکا دەمچاوی گرژە و دەمچاوی ڕەشە و حەز ناکا لەسەر شتێک ئومێدی تیابێ لە دنیادا ئەو خۆشی پێ نایە چیجا بۆ خۆی یان بۆ دەوروبەرەکەی بۆ خەڵکان و مسلمانان. سێمیانشەوەیە پێمان دەڵێ ئەو کەسانە کۆتاییان بەچی بەکاری خراپەیە. کەسی خراپ کۆتایی بەکاری خراپە دێت بەردەماوەم بێ و پەشیمان نەبێتەوە. إن الأبرار لفي نعيم وإن الفجار لفي جحيم. ئەبرار ئەوانەی کەوا ئیماندار و چاک و باشن خوای پەروەردگارە فەرمێ ناویان تۆمار دەکرێ ئەی محەممەد صلی الله عليه وسلم لەو کەسانەی لە داز و نیعمەتدا دەژین و ئەوانەیشی کەوا خراپە و خراپەکاری دەکەن لەوانە دەژین کە چین ئەو کەسانەی کەوا خراپەیە یان لە ئاگری دۆزەخدایە. چوارەمیان تۆمارکردنی ناویان یعنی ناویان تۆمار دەکرێت لە سجلی ئەو کەسانەی کە خراپەن. لە قورئاندا خوای پەروەردگار ئاماژەی کردووە کەلا ئین الکتاب الفجار لەفی سجین. ئەوانەی فوجوری دەکەن، فوجوری یعنی ئەوەیە کە زیادڕەوی کە خراپەکاری حەزی پێ دەکەن بڵاو بێتەوە یارمەتی دەدەن ئەگە حەزش نەکا یارمەتیدا هەروەکەوەی حەزەکە هیچ فەرق ناکە چونکە ئەم یارمەتی دەری ئەو کەسەیە کە خراپە و خراپەکاری بڵاو دەکاتەوە. خاڵی پێنجەم ئەوەیە یەکێکی تر لەوانە خراپەکاری ئەبێت خەڵک بێزارە لەو کەسانە. پێغەمبەرگیانە فەرمی عەلەیهی سەڵات وەسەلام ڕۆژێ بە ئەسحاب و یاوەرانی فەرموو دوو شەی پێوتن ئەوانش پرسیار لەم دوو شەیان کرد فەرموو یەکێکیان ئەوەیە ئیماندارە کاتێ وەفات دەکا و دەگەڕێتەوە بۆ لای خوا ئەفەرمێ ئەم بەندەیە خەڵکا بە حەزرێتیەوە و ئەچێتەوە بۆ لای ڕەحمەتی خوا. خەڵکانێکشن لە دنیادا کە فاجرن ئەگەڕێنەوە ئەڕۆنەوە بۆ لای خوای پەروەردگار ئەو کاتە خەڵکی نەجاتی ئەبێ لە دەستیان و قوتاری دەبێ لە شەڕی ئەم کەسە ئەوە نەخراپە. یعنی ئیماندار خەڵکا بە حەزرەتەوە خەڵکی خراپش وڵات و دار و هەمووی پێغەمبەری خوا فەرمێ بەشەریەت نەجاتی دەبێ لە دەستی. ئەمە ئەوەیە کە ئینسانی مسلمان ئەم هۆکارانە وای لێ دەکا بەرچاوی وای لێ دەبێ بە چاک ئەڵێ خراپ بە خراپ شەڕڵێ خراپ. زۆر جا قەت بە چاک ناڵێ چاک ئەی بینێتش ئەزانێ بەڵام ناڵێت چونکە حەزی لە خراپەیە یان لەگەڵ ئەهلی خراپایە خوا پەناماندا. دیاردەکانی چیە ئیماندارانی خۆشەویست زۆر جارە ئەو کەسە شەرت نییە سەد کە خراپەکار بێ ئێمە باسی خراپەکارەکەین وا ئەزانین ئەبێ هەمووی تیا بێ مواسەفات دزی بکە نوێژ نەکە ڕۆژوو نەگرێ دوو لە خوا بێ دوو لە ڕوو جەنابتان داوێن پیس بێ ئەمانە نایەک جاوە لە بچووکەوە تا گەورە ئەمە گەورەکانە. پێغەمبەری خوا فەرمی عەلەیهی سەڵات وەسەلام یەکێ لەوانە دیاردەی خراپەکاری ئەوەیە لە بچووکەوە دەست پێ یەکا بۆ خراپ. یەکێ لەوانە فەرمی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم چوار خەسڵەت لێیە هەر کەس یەتیای بێ منافقی تەواوە. چنێ خەتەرە ئیماندارە چوار ڕەفتار هەیە هەر کەسی ئەم چوارێ بە یەکەوە تایە بێ ئەوە منافقە گومانی لە خۆی نەبێ خەتەرە. بەڵام ئەمانش لا ئێمە لەوەیە ئاسان بێ زۆر دەرکی پێ نەکەین. یەکێ لەوانە پێغەمبەری خوا فەرمێ ئەگە قسە بکە درۆ بکە خوا پەنامان بدە. دووەمیانە فەرمێ ئەگە وعد بدا وعدەکانی نەباتە سەر خاوەنی وعدی خۆی نەبێ. ئەها کارەکان چنێ ئاسانە بەڵام زۆر خەتەرە عاقیبەتەکەی ها لە چی ڕیزی منافقین خوا پەناماندا هەر چواری تیا بێ. سێمیانە فەرمێ و ئەگە عەهدێک بدا غەدری تیا بکە
چوارەمیانش ئەوەیە وإذا خاصم فجر و ئەوەیشی خەسامەتی تیابێ فجووری تیا بکە یان زیادڕەوی تیا دەرچێلەوە. ئەمە ئەم چوارەیە کە پێغەمبەری خوا فەرمی عەلەیهی سەڵات وەسەلام. زۆر جار ئێمە تاوانێک دەکەین، تاوانەکە عاقیبەتەکەی زۆر خەتەرە. یەک تاوانە لەوەیە بە بۆنەی ئەم تاوانەوە خوای گەورە عیبادەتەکەت لێ قبوڵ نەکات، لەوەیە بە بۆنەی ئەم تاوانەوە خوا بکاتە دۆزەخ، ئەگە کۆ هەتایش نەبێ لەوەی چەند ساڵێک بێ. المؤمن غر كريم والفاجر حب لئيم. پێغەمبەریانە فەرمی عەلەیهی سەڵات وەسەلام ئیماندار بەردەوام حەزی لە چاکە و خێری خەڵکیە. کەسی ئیماندار بەوە ئەزانین ئیماندارە حەز ئەکات چاکە بۆ خۆی بێ بۆ خەڵکیش، مسلمان غەیرە مسلمان هەموو مرۆڤێ طبعی وایە، طبعی ئەم مرۆڤە ئاوایە، ئیمانداری ڕاستەقینە و مسلمانی ڕاستەقینە. بەڵام پێغەمبەری خوا فەرمێ بەڵام کەسی گوناحبار و تاوانکار ئەفەرمێ ئەو کەسێ یان فاجر ئەوەیە بەردەوام لە دڵەوە حەزەکە خۆشی بەس بۆ خۆی بێ، خەڵکی هەمووی لە ناخۆشییا بێ. ئەمانە ئەگەر ئێمە ئیستەبێنین لە زەمانی ئێمە دایدەین، خوا پەناماندار لەوەی زۆرینەمان دەرنەچینتیایە. کەواتە ئەو کەسە حەز ئەکا خەڵکی دایم و سەعات لە ڕەزالەتا بێ، بەس خۆی لە چاکا بێ. ئێمڕۆ هەمووی وایە، ئیسە تو تەماشاکە هەموو دەوڵەتی حەزەکە دراوسەکەی لە ئەو پەڕی ناخۆشییا بێ. تەماشاکە بێوە خوارەوە، هەموو حزبی حەزەکە حزبەکەی تر نیولی بشکێ بێوە خوارترەوە. هەموو کەسێکی باڵادەست حەزەکە باڵادەستەکەی تر بخاتە ژێر دەست و ڕکێفی خۆی و پشتی بشکێنێ بێوە خوارترەوە. هەتا دایرەیەک، هەتا مودیرێک، هەتا دێتە خوارەوە ماڵێک، هەتا هاوسێ و دراوسەیەک، هەتا برا لەگەڵ برایەکشە، هەتا ئافرەت لەگەڵ ئافرەتێکە، پیاوێک لەگەڵ پیاوێکە. ئەبێ وریابین ئیماندارانی خۆشەویست. ئەمجا ئەفەرمێ دووەمیان یەکێ لەو دیاردانەی تر کە ئینسان بەردەوام لەگەڵیدا بێ لە کڕین و فرۆشتندایە. تەماشار بازاڕەکانی ئەمەکە، دوکاندار حەزەکە خێر و ئیسفادەی ئەم بازاڕە هەمووی لایەو بێ. خۆ حەز ناکە هاوسێکەی نەک خێرکە، بەڵکو حەزەکە هەر ئەسڵەن هەر موشتەری نەبێ، هەر لە برسا بمرێ، ئەوش بێت لای ئەم بیکڕێ. وای پێخۆشە، طبعی وایە. پێغەمبەریان چووە بازار صلی الله علیه وسلم، بینی لە بازار هەرایە. پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم مسلمانانی کۆ کردەوە لەو کاتەدا، فەرمووی وریابن إن تاجر يبعث يوم القيامة فجارا. وتي هەموو تاجرەکان کۆ دەکنەوە لە ڕیزی خراپەکاران إلا ئەمانە نەبێ. استثناء کرد، يعني دەری کردایە. فەرمووی إلا کێ نەبێ؟ إلا ئەو کەسانە نەبێ إلا من أتقى الله وبرا وصدقا. لەخوا بترسێ، چاکەکار بێ، ڕازگۆ بێ و ڕازگۆیی لە ئیشەکەی خۆی بکە. ئەمڕۆ لە 199 توانم بڵێن با نەڵێین 99 بڵێین 90 ئیشەکان کڕین و فرۆشتن هەمووی ها لە ژێری چییە؟ غەش و فێڵ و حیلە، درۆ دوو لە ڕوو جەنابتەن. وا نەبێ پارە کۆ ناکاتەوە، پێشی خۆیشی ئەزانێ کە ئەمە ئیکا گوناحە، حرامە، 100% ئەزانێ، لە من باشتر ئەزانێ، لە ئێوە باشتر ئەزانێ و ئەیشیکا. ئەمە عیقابەکەی دوو جایە، چونکە ئەزانێ، نەزانێ قەینا، بەس بزانی خەتەرە. تو چۆنە بێ ئیماندار بی، مسلمان بی، لە کڕین و فرۆشتندا درۆ بکەی؟ یا ئەبێ؟ نابێ. ئێ درۆ و نوێش کۆی نابێتەوە، ئێ درۆ و حەج و عەمرە بە یەکۆ کۆ نابێتەوە، ئێ کاکە درۆ و چاکە و چاکەکاری ئەهلی مزگەوت جێی نابێتەوە. ئیتر من و تۆ خۆمانە خەڵەتێنین، ئەڵڵا گیان هەمووی ئەبینێ، حەزەکەی بە تاقی تەنیا بچۆ ناو دۆڵێک تیجارەت بکە، خوا هەمووی دەبینێ. تو خوا ڕازی کە، خەڵک ڕازی مەکە. کاتێشتی ئەڵێی ئەبێ ڕاز بڵێ، ئەبێ چاک بڵێ وە خۆی، و ئەبێ معامەلەکە 100% بە گوێرەی شەرع بێ. خۆ نابێ فایز بێ، ڕیبا بێ، قوماربازی بێ. ئەمڕۆ زۆر جار قوماربازیە، حەز ناکە کەس ناوی ببیسێ، کاتێ ناوی دەرەچێت چونکە ئیشەکەی غەشە، فێڵە، خوا فەضحێکە لە ناو خەڵکە، فەضحێکە. لەوە ناپرسێ چەندێکی دەست ئەکەوێ، لەوە ئەپرسێ چەندێکی دەست ئەکەوێ.
چەنێ مانگانە چەنێکی دەست ئەکەوێت تۆ ئەوەی کە دەستەکەوێ ئایا حەڵاڵە یان حرامە ئەمە گرنگە چونکە خوا پرسیاری لێکە لە قیامەتە لەکوێ تاورد لەکوێ سەرفت کرد ئەبێ جوابی خوا بدەیتەوە ئەبێ زۆر خەتەرە قیامەت زۆر سەختە ئیمانداران یەکێکی تر ئەوەیە فێرکردن لە خەڵک دوو لە ڕوو جەنابتان درۆ لەگەڵ خەڵکدا ئەمە شتێکێ لەو خەتەرانەیە سێ کەسن لە قیامەتە خوای گەورە نەتەماشایانەکە هەر تەماشایان ناکە جەلە جەلالهو تەماشای کەسێ نەکە یعنی ڕەحمی لێ ناکە یعنی بەزەیی پیان نایە کۆمەڵێ هەن لە قیامەتە خوا تەماشایان ناکە خوای گەورە لەوانەمان نەکە سێریان ناکە خودای گەورە ئەمە نەتووڕێ لێیان پێغەمبەری خوا فەرمی عەلەیهی سەڵات وەسەلام ئەسڵەن هەر لەگەڵیانە گفتوگۆ ناکە خوای پەروەردگار جەلە جەلالهو وەلەهوم عەذاب ئەلیم و عەذابێکی توندیان هەیەوانە شوێن ئەی پێغەمبەری خوا ئەمانە ئەمەنە خوای پەروەردگار لەگەڵیانە بەم مەعامەلانە ئەڕوا خوای پەروەردگار لەگەڵ ئەم بەندانە ئەبێ چیان کردبێ ئەبێ چەندێ خوایان تووڕە کردبێ ئەمانە یەکێ لەوانە فەرمێ ئەوە منان قسە ئەهێنێ و قسە ئەبا ئەو کەسەی قسە بێنێ و قسە بەرێ بەهەشت بە چاوی خۆی نابینێ پێغەمبەر گیانە فەرمی لا يدخل الجنة من چی النمام لەم حەدیثە بە معناکەی تراتووە ئەوەی قسە هێنێ و قسە ئەبا بەهەشت نابینێ بۆنی بەهەشتش ناکە چەندێ خەتەرە ئیمانداران لەم زمانەدا خەڵکەیە پارە لەسەر قسە وەرەگرێی تێرێ و ئەیوا مەعاشەکەی لەسەرەوەیە ئەی قوڕبە سەری لە قیامەتا بێ چی بکە چەندێ خەتەرە ئیمانداران ئەمجا فەرمێ پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم کەسێ بە درۆ سوێن ئەخوا بۆی ماڵەکەی سەرفکە کەسێ بە درۆ سوێن ئەخوا خەڵکە خەڵەتێنێ فێڵ لە خەڵکەکە بۆی ماڵەکەی سەرفکە خوا پەناماندا یەکێتر لەوانە ئەفەرمێت ئەوەی کە ئیزاری شۆڕە لەبەر کبر تەکەبوری بێ فیزی هەبێ ها خەڵکێکەیە جلوبەرگەکەی شۆڕەکا و گەزاف لێدا وەک جاران مەلیکەکانی جاران ئەوەی دەگرێتەوە پیاوێکی بەتەمەن دوو لە ڕوو جەنابتان خەریک داوێن پیسی بێ نەگەڕێتەوە خوا زۆر ڕقی لێیەتی خوای گەورە تەماشای ناکە لە قیامەت چونکە شەرم لەسەر و ڕیشی سبی خۆی ناکە خەریک تاوان پیسی و شتی خراپە خوا پەنامان بدە یەکێکی تر لەوانە دەسەڵاتدارێکی درۆزن بێوەعد هیچ وعدی نەوێ هەر درۆ بکا دوو لە ڕوو جەنابتە ئەمە خوا قەت حەزی لێ ناکە نە لە دنیا نە لە قیامەتدا چونکە بۆ ئەسڵی دەسەڵاتدارەکەی بە درۆ داناوە لە غەیری درۆ هیچی تیان نییە و کەسێکی دەسەڵاتدارێکی بەردەوام وعدەدا و وعدەکان شیناوەتە سەر ئەمانەش هەر لە تووڕەیی خوایە خوا پەنامان بدە و کەسێکی تر عائیلێکی فەقیر بەڵام لووتبەرز لوتی بەرزە لوت خەڵکێکی کەم دەرامەت یان خەڵکێکی دەوڵەمەند بەڵام لوتیان بەرزە ئەوانش خوای گەورە زۆر تووڕێ لێیان لەگەڵیان هەان لەژێر ئەو فەرمایشتەی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم وافەرمێ ئیاکم والکەذب وریابن وریای درۆ بن پێغەمبەری خوا فەرمی عەلەیهی سەڵات وەسەلام درۆ ئەمان با بۆ فوجوریەت فوجوریەتش ئەمان با بۆ ئاگری دۆزەخ خوا پەنامان بدە هەمووی پلەیە کە درۆت کرد خوا پەنامان بدە دوو لە ڕوو جەنابتان دوای درۆکە شتێکی ترەکەی دوای شتێکی تر دەی حتا ئەدبا درۆکە بۆ کێو بە ناوگری دۆزەخ هەمجا لەوەش حتا لای خوا ناوت دەنووسرێ لە لیستی درۆزنەکان خوا پەنامان بدە پێغەمبەری خوا فەرمی ئاوە عەلەیهی سەڵات وەسەلام ئەوانەیشی کە قورئان ئەخوێنن بەڵام خراپەکارن باسی ئەمەمانش بۆکە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم خەڵکی قورئان خوێن عیبادەتیان هەیە بەڵام خراپەکارن ئەو شوریابن چونکە بۆ ومەثل الفاجر ئەو کەسەی کە قورئان ئەخوێنێ و فجوریەت ئەکا و خراپە و خراپەکاری زۆرترە لە چاکە الذي يقرأ القرآن قورئان دەخوێنێ وەک چییە وەک ڕەیحانە وایە ڕەیحانە چییە بۆنی خۆشە بەد خواردنی تاڵە کەواتە مەبەنەی قورئانەکەوە کە دەیخوێنێ قورئانەکە خۆی بەرەکەتە بەرەکەت بڵاوە بێتەوە بەڵام بۆ خۆی زۆر تاڵە ئەو مرۆڤە خۆی تاڵە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم کەوتێتی پێمان ومثل الفاجر الذي لا يقرأ القرآن ئەوەی کە قورئان ئەخوێنێ ئەوەی نایخوێنێ
کە ئەوەی نایخوێنێ ئەمجا نەبوونی هەیە بۆنی خۆش و هەر تاڵێکەیشی بەردەوامە ئەمجا هەردوویە بێ ئەوەی بخوێنە بەس تاڵەکەی دەسەکەوێ ئەگەر نەیخوێنێ هەردووی دەست دەکەوێ کەواتە بێ ئینسانی مسلمان زۆر وریا بێ ئیمانداران ئەمڕۆ لا تصاحب الفجار وتیانە ئیمامی عومەرە فەرمیان فاجر بەرادەری کەسی خراپەکار مەکە ئیمامی عومەرە فەرمێ چونکە لەبەرەوەی ئەفەرمێت دوایی وریا بە فێری خراپەکانی ئەو دەبی کابرا عرەقە خوا تۆ بۆ دانیشی لەگەڵی تۆ ئەهلی مزگەوت نوێژەکەی شکر بۆ خوا ناخۆیتەوە بۆ ئەڕۆی لەگەڵ کەسێکی عرەق خۆر دانیش ئایا ئەمە دروستە؟ نەخێر تۆ کەسێکی هەیە حەبخۆرە تۆ گەنجێکی بۆ ئەڕۆی لەگەڵیا دانیش پێویستەکە؟ نا خەڵکی چاک بکە ساحبت برادرت ئەهلی چاک کەسێ نوێژ ناکە بۆ نوێژگەرێ ناکەیتە برادرت قسەی خێری بۆ بکە نوێژگەرەکە باشترە ئەو حەقی خوا نادا گەرەکتە حەقی تۆ بدا بەخوا نایدا ئەو وەفای نییە بۆ خوا دروستی کردووە هەموو نیعمەتی دا پێی ئەڵێ نوێژکە نوێژ ناکە ئێتو گەرەکتەمە ئیسفادەی لێ بکەیتەوە بەخوا ئیسفادەی لێ ناکەی مەسلحەتا لەگەڵتا مەسلحەتی نەما پشتت لێیەکە و خوا حافیز نادناسێ بەرنامەی وایە ئەمجا فەرمێ و دوورشکەرەوە لێی بە دوژمنی خۆتی بزانە و کەسانەی کە خراپە و خراپەکاری بڵاو ئەکەنەوە بۆ تۆ باش نین وریا بەمەی کە برادەر خۆت ئیلا کێنە بێ ئەلئەمین یەکێک کە ئەمین بێ ئامن بێ ئەمین بی لە دەستی ئەمین بی لە دەمی ئەمین بی لە چاوی ئەمین بی کە سبەینی ئەزیەتت نادا بە دەستەکەی هاورتە ماڵە و چاوگڕ نادا بەناو ماڵتە لەگەڵ تا بوو شتێکت بوو نهێنی بوو دەری ناخا دوای تۆ سڕت هەمووی هەڵ ناداتەوە چونکە ئەهلی خراپە ئەو کاتە نایکەن هەتا هان لەگەڵ تا مەسلحەت دوایەوە هەمووی ئەڵێن گشتی ئەدەنە باو بڵاویەکەنەوە ولا ئەمینە ئیلا من کێش ئەمینە کێش وایە ئیلا ئەو کەسە کە زۆر لە خوا ترسێ و ئەو کەسەیشی کەوا فکری مردنی هەیە و ئەو کەسەشە کە چی زەلیلە بۆ خوای پەروەردگار و ئەو کەسەشە قایمە بتەوە بەرامبەر بە گوناح و ئەو کەسەشە فەرمێ کە لە خوای پەروەردگار زیاتر ئەترسێ بێژگە لە بەندەکانی تر ئەم پیاوە بەڕێزە ئاوا فەرمی ئیمامی عومەر تەفسیری کەسی خراپەمان بۆکە خوای گەورە ڕەحم بە مولایەکمان بکە و عەقیبەت خێرمان بکە و لەشمان ساغ بکە